لە ژێر دروشمی یەکشەمەی خۆڕاگری ژمارەیەک لە فەرمانبەران و مامۆستایانی سنووری گەرمیان گردبوونەوەیەکیان لە بەردەم پارکی لەیلا قاسم لە سەنتەری شاری کەلار ئەنجامدا و جەختیان لە بایکۆتکردنی پرۆسەی خوێندن کردەوە. لای خۆی شێوە سەرپرشتیارێکی پەروەردەیی حکوومەتی هەرێمی بە کەمتەرخەم و بێبەڵێن ناوبردوڕاشی گەیاند. پەک نەخستنی پرۆسەی پەروەردە پەیوەستە بە گێڕانەوەی شایستە دارایەکانی مامۆستایان. دیارە کەمتەرخەمی حکوومەتی هەرێم دوای 3 ساڵ لە ناڕەزایەتی و گردبوونەوە و چەندین جارێمە لە ئاستی بەرپرسیارەتی خۆمان لەسەر ئەستۆی خۆمان ڕۆیشتین کە قوتابخانەکانمان کردو، بەڵام دوای 3 ساڵان بە هیچ شێوەیە گوێ بە هیچ داواکاری خەڵک نادەن. هیچ گرنگ نییە لایەن ڕاستی ئەوەی کە خوێندن ئەوەی کە مافی هاوڵاتیە مافی هاونیشتمانیە لای ئەم دەسەڵاتە بوونی نییە. بۆ ئێمە پەیامی ئەوەیە، پەیامی ئێمە بۆ ئەوان بەردەوامی بایکۆتە. بەڕاستی حکوومەتی هەرێم زۆر کەمتەرخەم بووە لە ئەست داواکاری مامۆستایان وەرزی یەکەم بەبێ کێشە پرۆسەی فێرکردنیان بە پەروەردە و فێرکردنیان بەڕێ کرد، بەڵام بێوەعدی و بێبەڵێنی حکوومەتی هەرێم وای کرد مامۆستایان ناچار بن جارێکی تر پەنا بۆ بایکۆت بەرن. ئەگەر ئەیانەوێت پەروەردە سەرکەوتوو بێ، ئەگەر ئەیانەوێت ئەم میلەتە لەمە زیاتر کەوتوتر نەبێ، داوایان لێ یەکەین مستحقاتی مامۆستایان دابین بکەن و هەر لەو گردبوونەوەیەدا بەیاننامەی دەستەی مامۆستایانی ناڕازی گەرمیان خوێنرایەوە کە خۆی دەبینیەوە لە 3 خاڵ و لە گرنگترینیان شکاندنی بێدەنگیە لە بەرامبەر حکوومەتی هەرێم کە بەرپرسیاری ئەم دۆخەیە. داواکاریەکانمان بۆ هەموو لایەک ڕوونە، هەر لە سەرەتا وەک بڕیارماندا بوو ئەویش وەرگرتنی مافی شایستەی خۆمانە. لێرەوە وێڕای پێداگریمان لەسەر بایکۆت و سووربوونمان لەسەر داوا ڕەواکانمان جەخ دەکەینەوە لەسەر یەک گەڕانەوەمان بۆ هۆڵەکانی خوێندن پەیوەستە بە وەرگرتنی موچەی تەواو نەک چارەکە موچە. 2 هەر جۆرە پشوو لابردن و داوام درێژکردنەوەیەک لە سای ئەم دۆخە سەختەدا ڕەدەکەینەوە. 3 پێویستە کە سوکاری خوێنکاران و هاوڵاتیان و ئەوانەی خۆیان بە خەمخۆری پەروەردە و ئایندەی کۆمەلگا و نەوەکانمان ئەزانن بێدەنگی بشکێن و هەڵوێستی جدی بەرامبەر حکوومەت بنوێنن کە بەرپرسیاری ئەم دۆخە و هەر ئەگەرێکی نەخوازراوە لە ئایندەدا. زیاتر لە 3 ساڵە و لە سایەی دەسەڵاتدارانی حکوومەتی هەرێم و بە بیانووی قەیرانی دارایی هاوڵاتیان بەگشتی و موچەخۆران بە تایبەتی ژیانێکی پڕ لە مەینەتی و کول لە مەرگی دەگوزەرێنن. تا ئێستاش حکوومەتی هەرێم هیچ ڕێگە چارەیەکی بۆ باشکردنی ژیانی خەڵک نەدۆزیوەتەوە. پشتیوان وەنداوی کەناڵی ئەسمانی پەیام، گەرمیان.